ئەجگیانەوە باوکمە ساڵ لە خەو ئاستاوە دە باشە چکە بێ بچێ بەلای شەماڵیش جا من حەقم چێ بەسەرەوە ئەتوانی لە خۆی بپرسی جا بۆ ئاتوڕابی باجیگیان چی وتووە ئاخر هەندێک شتێ پەیوەندی بە منەوە نی هەزانی ێ باشە سەمە چی وتووە چیەوە؟ ئەو دەگەدەگەتان لە چیە مرد و تامرێ بەم بەیانیە هیچ نییە باوکیگیان هیچ نییە چی بۆ لای شەماڵ نەخێر ناچم چاوی هاتە دەرەوە بالەو سزنای بڕزیە هەراس پێ بیخوا باوکە بۆ واکەوە چییە ئەو کورتە فەرزە لەسەرەکە بچی بۆ لای ئەوە چیە و ئوسلوبە ها خەڵک چۆمانەکە باوکە قساکە یعنی تۆ توێ بە من بڵێ بێ ئوسلوبم بەڵێ ئەزانی تا ئەسە هیچ کەسێ نەبوو ئەم شتم پێ بڵێت زۆر سپاس داجا جۆ بگرە گوڵاڵە خەریکە لە سنووری خۆ دەرەچی ئەوە چییە مەولو جا خۆ من لەسەر تۆم کردەوە بەسە بەس نەمزانی بۆچی هاتم چی بڵێم دەناخۆم چاو لێیە چاو لێیە چۆن باوکتی تووڕە کرد زۆر سپاس باجیگیان منۆ بزانی جێگەی دایکم بۆ گریتەوە بەڵام زۆر حەیف بەڕاستی حەیف داهەستە تۆزێکیشم لێ بە داهەستە دەی ببوورە من دایکم وا فێری نەکردوم کە بەرامبەر لە خۆم گەورەتر بتوانم قسە بکەم ئەوە چییە مامۆستا شوان فێری ئەم قسانەی کردویت و ئەم دەم درێژەی کردویت باجی تۆ متابە ئەمەکەیت وتابە عەشری نەکە